علی محەممەد فەتحوڵایە من ئێستا هاتوومە شعرێکتان بۆ بڵێ دەردە دڵی کەرک و پێم دەڵێن قودسی کوردانە کەی ئەمە ڕەواویژدانە بۆ قودس لە من پیرۆسر بێ ناوی لە من ئازیزتر بێ مێژوم پڕا لە سەروەری خەبا لە جەش داگیرکەری شاری ئەنفالی قوربانی داگیرکرا و زیندانیم خانەکانم دەرکران هاوردە لە شوێنیان دانران بۆ مێژی من لەبیر دەکات ناو نیشان لێڵ دەکات بۆ ناوم کەم دەبینە بە شوێنی تر دەمشو بێنە شاری پێکەوە ژیانم پێشمەرگەیە پاسەوانم فەرمودەی بەرزانی جوانان کەرکوو دڵی کوردستانە. دەستخۆش پێم بڵێ ئەوەی لەسەر سنگ نووسراوە چییە؟ کەرکووکی ئێمە دڵی کوردستانە. ئەتێ چی بە هاوڵاتیان بڵێیت؟ من ئەمڕۆ زۆر دووخۆش بووم کە ماوسە ئامەد ئاوا خۆی هیلا کرد و ئێمە بێنێ بۆ ئەم شوێنەیە زۆر دڵما خۆش بوو. لێرە چیەکەن ئێوە؟ ئێمە لێرانە دەمانەوەیە خەڵکمان بمابینێت و ئەم جیلانە لە بەرمانە.